باسی مەرئە و عنفی ئوسراکە کوا ئەو جەرائیمانی کە زڵ بە مەرئە یعنی ئەمە ئوستازە زۆر بە جوانی تەوزیحی کرد ئەوە لەو لایەنەوە لە لایەنێکی ترەوە تەنیا یەک شت کە باش بێ لەم قانونایە تحديدي تعريفي عنفي وفق توصيات لجنة سيداو سيبينج فعلا أو التعريف عنف المبني القائم على النوع الاجتماعي أو تعريف جوانترين إيشا كلام قانونا كراوة أفرم بو كسي كبيري لو شتكر دوا بلان كاتي كي أو جرائماني كليرة باسي كردوا وكو عنف يعني شن تناقضة كان قالوا تعريفات أم برادري يا باسي أو يكر فعلا توصيل جني سيداو عليه همو أو تعريفات أنا كذا 2001 لا اتفاقية سيداو لا اتفاقية مناهضة عنف ضد المرأة توصيل نوزدي صاري توصيل سيوسي صاري 2015 أو أنا همو إلغاء بكريتوا قشت ببسريت بم تعريفة كتوصيل سيوفينج ل 2017 إشارة فيكتوا. أبي دي باسي ويدت كردو يعني حتى أسباب عندي شيء. بێگومان یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ژمارە 8 ساڵی 2011 هەر لە ڕۆژی دەرچوونیەوە چەندەها ڕخنەی لێگیرە گرنگترین ئەو ڕخنانەی کە لێگیرە ئەوە بوو کە ئەو کردارانەی دیاری کردبوو بە شێوەی نمونە دیاری کردبوو ئێمە لە یاسای تاوانیدا قاعدەی زۆر سەرەکیمانەیە کە پێی دەگوترێ لا جەریمە ولا عقوبە ئیلا بنەص دەبێت هەر کردارێک باز دەکرێت دەقێکی یاسایی لەسەر بێ و سزایەکی بۆ دیاری بکرێ ناکرێ مثلا قازی لە خۆیەوە کردار بکاتە تاوان و سزای لەسەر بسەپێنێت کەواتە دەبێت ئەو کردارانەی کە بە توندوتیژی دادنێت تحدید بکرێت دیاری بکرێت بە تەواوی نەوەک بڵێ بە شێوەی نمونە باز بکرێتن بەڵکو دیاری بکرێت چەند بڕگەیەک دەگرێتەوە زۆربەی ئەوانەی کە باز کرابوو لە 13 بڕگەکە هەندێکیان لە یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 هەموارکرا و باسکرابوو هەروەها لە هەموارکردنی یاسای باری کەسی ژمارە 15 ساڵی 2008 کە لە هەرێمی کوردستان ئەنجام درات کۆمەڵێک دەقی یاسایی لە یاسای باری کەسی هەموارکرا ئەویش ئەو کردارانەی تێدا بوو کە پێویستی نەدەکرد دووبارە بکرێتەوە باز بکرێت ئێستا لەو پرۆژەیەدا کە ئێمە باسمان کرد ئەفو ئێمە سەرنجمان لەسەریدا ئەو پرۆژە یاساییە هەر لە ناوەکەی دیارە بە ناوی یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەت و خێزان ئێ باشە ئافرەت خۆی بەشێکە لە خێزان کەواتە بۆ دەرهێنانی ناوی ئافرەت ئەو یاسایە بەڕای من تایبەت بێ بە خێزان چونکە خێزان تەنها ئافرەت نییە ئافرەتە منداڵە پیاوە پیرە یعنی کەواتە ئەو توندوتیژەی بەرامبەر منداڵ دەکرێت لەوانەیە زۆر زیاتر بێ لەوەی کە بەرامبەر ئافرەت دەکرێتن بۆیە یاسایەکە یاخود تایبەت بێ بە خێزان و ئافرەت وەکو هەر ئەندامێک لە خێزاندا یاخود یاسایەکی دیکە دەتوانن دایان نابایە لەسەر ئەو ئافرەتانێک کە لە دەرەوەی خێزان زواج بالإكراه ما هي الأحوال الشخصية الطلاق بالإكراه ڕەسنووسەکە هاتووە بۆ پەرلەمانی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان بەڵام وەکو پەرلەمانی کوردستان خوێنەوە یەکەمی بۆ کراوە ئێمەش دەمانێت ئەم ڕەسنووسە زیاتر دەوڵەمەند بکرێت زیاتر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێشنیاری وان وەرگرین دواتر لە پەرلەمان خوێنەوەی دووەمی بۆ دەکرێت دواتر دەخرێتە دەنگدان خوێنەوەی سێمی بۆ دەکرێت لە شەڵتەرەکان لە بنکەکان پێویستە ناڵ ئەوانەی کە ڕێکخراوی ئەنجومەنی باڵای خانمان پەیوەندێکی باشیان هەبێت لەگەڵ هەموو وەزارەتەکانی ئەوانەی کە معنین بەکاری توندوتیژی دژی ئافرەتان و بەڕێوەبرایەتێکی گشتیش هەیە لە وەزارەتی ناوخۆ دەبێت ئەوانە زیاتر ڕۆڵیان هەبێت بۆ ئەوەی کە ئافرەتان زیاتر هۆشیاری بکرێتەوە ئەو ئافرەتان لە تەمەنی خوار 18 ساڵونە لە پەیوەندی هاوسەرەکان لە هەموو ڕوویەکەوە دەبێت ئافرەت هۆشیاری بدرێتن إهمال مدعيان بكيف لويك أوامر كوي حتى لأمر حماية
گرنگە کە ئەم یاسایە لەگەڵ گۆڕانکاریەکانی کۆمەلگا بگونجێنین بۆیە لەمڕۆوە ئێستا لە 22 ساڵی 2021 پەرلەمانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژە یاسایی خوێندنەوەی یەکەمی بۆ کرد و ئێستا لە سەربەندی ئەوەن کە ئامادەکاری بکرێت لەلایەن لیژنە پەیوەندیارەکانی ناو پەرلەمان بە ئەوەی کە خوێندنەوەی دومی بۆ بکرێت. هەڵبەتە ئێمە بە گرنگمانزانی هاوکات لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەو ڕێکخراوانێک کە زۆرترین کاریان لەسەر ئەم یاسایە و هەمواری یاساکە کردوێتەوە بتوانین کە وەرەقەیەکی کار ئامادە بکەین کە ئەم وەرەقە کارش سەرجەم ئەو ڕاستپاردۆ تێبینیانە لە خۆ ئەگرێکە لەسەر کۆی یاساکە هەمانە ئەنجامدانی هەر چالاکیەک هەموو لایەنەکان ناتوانن کە ئامادەیان هەبێ بەڵام ئێمەوەی کە گرنگە بەڕاستی ئەو لایەنانەی کە زۆر بەرکەوتیان لەگەڵ یاساکەیە ئێمە بە پێویستمانزانی کە ئەمڕۆ لەم چالاکیە بەشدار بن و سەرنج و تێبینەکانی ئەوانی ژوەر بگرین و هەروەها ئەو ڕێکخراوانەش کە سەرنجێکی زۆر و تێبینێکی زۆر و کاریان بە شێوەیەکی زۆر باش لەسەر یاساکە کردو بۆیە ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە کۆبوونەوەیکی ڕاوێژکاریە هەموو ئەو لایەنە ئەکادیمی و با بڵێن لە دەسەڵاتی یاسادانان و هەروە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی جێبەجێکردن مامۆستایانی زانکۆ کەواتە ئێمە لایەن ئەکادیمیکەشمان لەبەر چاو گرتووەتەوە و بتوانین بە هەموو لایەک لە ڕوانگەی جیاوازەوە لە بیر و بۆچوونی جیاوازەوە بۆچوونەکان وەربگرین و بیکەین بە پاکێجێک و پێشکەشی پەرلەمانی کوردستانی بکەین. لا